6 بنەما بۆ پەروەردەکردنی منداڵ. دکتۆر کەریم شەریف قەرەچەتانی. 1. ڕێزگرتن. نهێنی سەرکەوتنی هەموو پەیوەندێک بریتە لێ ڕێزگرتن لە یەکتری، بۆیە دەبێت بە ڕێزەوە لەگەڵ منداڵ قسە بکرێت لە هەر شنگەیەکی جیاوازدا بێت. 2. گوێڕاڵی. سروشتی مرۆڤ بە شێوەیەکە سەرکێشە و حەز بە شکاندنی یاسا و ڕێنمایەکان دەکات، لەبەرەوە دەبێت بە شێوەیەک پەروەردەی منداڵ بکەن ڕێز لە بەرامبەرەکانی بگرێت و هەندێک جار پاداشتی بدرێتەوە تاکو ڕابێت لەسەر گوێڕاڵی کردن. 3. ئەدەب. یەکێک لە جوانترین ڕێنماییەکان پێویستە فێری منداڵ بکرێت نواندنی ئەدەبە بەرامبەر دەوروبەری. 4. بەرپرسیارەتی. ئەوەش بەهایەکی بەرزە، پێویستە بە پێی تەمەنی منداڵ فێر بکرێت، سەرەتا لە کۆکردنەوەی یاریەکانەوە، دواتر فێرکردنی چۆن جلوبەرگی کۆ بکاتەوە و ددانەکانی پاک بکاتەوە، واتە بە پێی قۆناغەکانی تەمەنی بەرپرسیارەتەکانی بۆ دیاری بکرێت. 5. بنیاننانی هاوڕێیەتی. پێویستە دایک و باوک ڕێگا بدەن منداڵەکەیان تێکەڵ بە کۆمەڵگا ببێت، بنیادی هاوڕێیەتی بنێت، بەڵام پێویستە کەسەکان جێگای گومان و نامۆ نەبن. 6. لێبوردەیی. پێویستە منداڵ فێری ئەو بکرێت چۆن لێبوردنی هەبێت، بە تایبەتی بەرامبەر کەسانی لە خۆی گەورەتر و لەو کاتانی دەکەوێتە هەڵەیەک و دان بە هەڵەکەیدا بنێت.